نەبوونی دادپەروەری لە هەرێمی کوردستان جیاوازیەکی گەورەی چینایەتی دروست کردووە و کەمینەیەکی پڕ و زۆرینەیەکی قڕی لێ بەرهەم هاتووە. هەروەها نەبوونی دادپەروەری لە کوردستان گرفتی گەورەی بێکاری و هەژاریشی دروست کردووە. لەبەرەوەی حیزب لەسەر و هەموو شتێکەوەیە لە هەرێمی کوردستان دادپەروەری بە هیچ شێوەیە ناچەسپێ، ئەبێت بەڕاستی حیزب ڕۆڵی حیزبایەتی خۆی ببینێ، نەک ڕۆڵی حکومەت و هەموو شتێک ببینێ کە ئێستا لە هەرێمی کوردستان بەڕاستی ئەوەی کە هەیە حکومەتێکی شکلی هەیە، ئەوەی هەیە حیزبە کە هەموو شتێک بەدەست حیزبە و حیزبی ژەزانن کە ڕۆڵی زۆر سەلبی و خراپی هەیە لەسەر مەسەلەی دادپەروەری کە ناداتە پەروەریەکی گەورە لە هەرێمی کوردستان لە دوای ڕاپەڕینەوە ئیشی بۆ ئەکرێت و چەسپاندنی دادپەروەری لە هەرێمی کوردستان پێویستی بەوە هەیە کە موسسات دروست کرێت و حکومەت جیا بکرێتەوە لە حیزب. حەڤەی تەمووزی هەموو ساڵێک ڕۆژی جیهانی دادپەروەریە. لە هەرێمی کوردستان زۆربەی هاوڵاتیان نیگەرانن لەوەی شتێک نابینن بە ناوی دادپەروەریەوە، لەگەڵەوەی هەرێمی کوردستان خاوەنی سامانێکی گەورەی نەوت و غازە، بەڵام هیچی بۆ خۆشگوزەرانی گشتی بەکار ناهێنرێت. دەسەڵاتی سیاسی لە کوردستان و حکومەتی کوردستان نەیتوانیەوە ببێتە دەسەڵاتی جەماوەر، نەیتوانێت بێتە حکومەتی گشتی و نەیتوانیوە خزمەت بەسەر جەم هاوڵاتیان کا بۆیە وەختە نادادپەروەریە بێ لە هەموو ڕێکەوە تۆ بینی بە سەدان گەنج زانکۆیان تەواو کردووە لەوانەیە خەڵکە بێ لە یەکەمەکان بێ، بەڵام یەکێک بە شەهادەیەکی بە دەرەجەیەکی زۆر نزمەوە دامەزرێ بۆ چونکە وەلایەتی بۆ حیزبی دەسەڵات هەیە. لێرە حیزبی بوون بۆتە کێشەیەکی گەورە بۆ خەڵکی کورد. بەهۆی نەبوونی دادپەروەریەوە لە کوردستان ڕێژەی بێکاری و دانەمەزراندن و هەژاری تا دێت زیاتر دەبێت و ڕۆژ لە دوای ڕۆژ کۆچی گەنجان بۆ هەندەران زیاتر دەبێت. دەسەڵاتدارانیش نیازی بە خۆداچوونەوەیان نییە. ڕامیا عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.